جگایەکەن ڕێز و سڵاو و خۆشەویستیمە هەن ئاراستەوێ بینەرانی بەرنامەی پەیامی تۆ کەناڵی ئاسمانی پەیام لەگەڵ کامێرمان یاوکارم هەرێم محەممەد پەیامێکی دیکی هاوڵاتیان بۆی بەڕێز دەگوازینەوە بە ئومێدی وی پەیامی ئەم جارشمان جێگە سود و ڕەزامەندیەوەی بەڕێز بێت بەڕێزانم ڕۆ لە هاوڵاتیان دەپرسین چاکسازی بەکێ دەکرێت کێن ئەو کەسانەی کە دەتوانن چاکسازی ئەنجام بدەن و ژیانی خەڵک بگۆڕن لەگەڵ هاوڵاتیانە ئەم پرسە تاوتوێ دەکەین بینەرمان بن بۆ گواستنەوەی پەیامەکان فەرمۆن چاکسازی بەکێ دەکرێت چاکسازی طبعا لە سەرکردەی دڵسۆز سەرکردەی دڵسۆز کە خۆی پاک بوو نایەڵێ لە خوارەوە هیچ کەسێک گەندەڵی بکات ئەو کاتە هەموو چاکسازیەک دەکرێت و عەدالەتیش بۆ میلەتەکە بەرهەمەهێنرێت لەناو خۆمان نابێت چاکسازی بکەین ئەجا سەرکردەکانش خۆمان چۆن چاکسازی بکەین بەڵام خۆمان چیمانە بێ خەڵکە هەمووی خۆی چاککە بەڕاستی خەڵکیش خراپە نەکرد تۆ بڵێ دەسەڵات خراپە ساگەر دەسەڵات خۆی چاکە ئەو وەختە میلەتیش خۆی چاکە بە هەردوو لاکرێ چاکسازی بە حکوومەت دەکرێت ببی کات هەتاکەی ئەو عالەمەوەی لەبەر سامر هەموو برسوتی نیە دی بێ کارەبایی بێ ئاوە هەموو شت چاکسازی بەکێ دەکرێت چاکسازی بە بەرپرسی باش دەکرێت چاکەکرێت سەرکردەی باش دەکرێت هەمانە بە بۆچوونی من هەمانە بەس نایەوە من واتێک ئەگەر بمانێت چاکسازی بکرێ هەیە بەڵێ هەیە و زۆر چاکیش هەیە و سەرکردەی چاکیشمان هەیە و بەرپرسی باشیشمان هەیە بەڵام خەڵکانێک هەن کە نایەڵن چی نایەڵن من ئەوەش گەبم حیزبایەتی تەسک بنکە فراوانی تەسک لە جاتی بنکە فراوانی فراوان بێ نییە ئەنجا حەسوودی تیاشگەڵ چاکسازی بەکێ دەکرێت چاکسازی بە میرە دەکرێت طبعا لە سەرکردەی دڵسۆز لەناو خۆمان نابێت چاکسازی بکەین ئەجا سەرکردەکانش چاکسازی بە بەرپرسی باش دەکرێت چاکەکرێت سەرکردەی باش دەکرێت هەموو شتێ باز و وینی گەورەی چۆتە سەر و میلەتەکەش نە ئیش ماوە نە کار ماوە چاکسازی چی چاکسازی بە کەسێک دەوێت کە خۆی ڕازگۆ بێت حیزبەکان هەمیان دەست لە ناو دەستکەن بۆ یەک مەبەست بۆچی بۆ کورد نەک بۆ تایبەتمەندی حیزبی چاکسازی بەکێ دەکرێت چاکسازی بە شعبی میلەتی ئەکرێت کە میلەتەکە یەک بێ یەک بڕوا بێ یەک جیهەت بێ یەک زمان بێ یەک قسە بێت زمان نەگۆڕێت ڕێکوپێک بێ لەگەڵ میلەتەکەیە ڕێکوپێک بێ بۆ میلەتەکەی پارەی خەڵک نەخوا نەفعی بێ بۆ وڵاتەکە نەک زەرەری بێ بۆ وڵاتەکە ئەمە پێڵێن چاکسازی بەڵام چاکسازی بەدەم چۆن نەکرێ تۆ گورگبی لە پێسی مەربی تو لە پێسی گورگابی شتیوا چۆن نەبێت نابێت شتیوە بۆ چاکسازی ناکرێت لە هەرێمە لەبەر ئەوەی وازاری مشەتازی ئەو نە پۆخڵەواتیان دیوە ئەو نەشر و درۆیان کردووە ئەو نەئەهلیان کردووە و یعنی شتیوانی کردووە لە خاموسی جوولەکەشانی ئەوە باکرێەوە تا کاکە ئەبێ ئاوا بێ ئینسان کە بوو بە حکومەت ئەبێ وەتەنی بێ یعنی خاکپەرست بێت بێگانە پەرست نەبێت چاکسازی بە حکوومەتێک ئاسێ بە چاکسازی کو چاکسازی لە وڵاتە کوایە وەڵای بەس من لە وڵاتە چاکسازی نبینم با حکوومەتی هەرێمی کوردستان چاکسازیەکە دەستی خۆ دەمیناقی ئەم هەموو خەڵکە خەڵکی لە پرساخنکاندەوە ناڵە کاسپیکە من بە ماڵەکەم بۆ ژێنم ناڵە ئیشکەم ئەمە چاکسازیە بۆ منەکە هیچ چاکسازی نییە یەکی من وەکو خۆم ئامادەم دەنگ بە نەخێرم چونکە نەخێرەکە سەربەزیە بۆ من دەنگ بەکێوم دەنگ بە سەرۆکی هەرێمی کوردستانم 19 ساڵ لەسەر پۆستەکەی ماوەتەوە دەنگ بەکێوم من پرسیار لە تۆکەم دەنگ بەکێم با وڵام و بەم فەرموو بۆ چاکسازی ناکرێت ناکرێت برا گەندەڵی لە وڵاتەوە نە زۆر لە ئەقلانیە دزی گەندەڵی لە هەموو لایەکەوە زۆرە چی چاکسازی بگرێت لەم حکوومەتە هات بە عقل هۆشی میواری من هەتا ماوە ئەم حکوومەتە چاکسازی مەزەبیان نیە چاکسازی بە هیچ شوێن ناکرێت لەم حکوومەتەیە چاکسازی بەکێ دەکرێت وەڵی چاکسازی بە ئینسانی پاکەگرێمان هیچیان پاک نین
هەمویان گەندەڵ و دز و جەردن ریفراندۆمم بۆگە ریفراندۆمیی میلەتەکە وەکو سۆماڵ وایە و اینەکەش ئابوووریەکەش وەکو ئەمریکای لێ کردووە بە حساب هەموو شتێ باش و وینی گەورەی چۆتە سەر و میلەتەکەش نە ئیش ماوە نە کار ماوە و چاکسازی چی کورە درۆگەن بخوا درۆکە نەمەکەی حکومەتی بە مافیا بەڕێوە بێ بەخوا چاشیان دیانە چاکسازی چی بۆ چاکسازی ناکرێت وەرە چاکسازی کاکە خۆی دزە جەردێ تاکسازی لە چیا بکات لە چی ئاگات درۆگەنە لە چاکسازی ملیۆنی نوێژیان کردە بە مەعاشخۆت بە درۆ ئەم هەموو نەوت ئافرۆشن معقولە بەرمیلەنەوت بە 100,000 بەرمیلەنەوت بۆ دەرەوە بە $30 فرۆشن لە ناو خۆیان بە 100,000 هەمووی بانقەز وای لێگەن وەربا بە خۆمان مستاقی نەخ ئەژنا حیزبی باز کە چەند تاوانبار بوو چەند دیکتاتۆر بوو لە هەشتاکانە بەرمیلێنەوت گەڕا ماڵ بە ماڵ بە $5 با ئیمەز بۆمان بەیەکەشیان دزی لە ئەوەی کە لە جنوب بۆ هاو هیچیان نێژ بۆ میلەت درۆکەن چاکسازی چی و شتی چی و ریفراندۆمم بۆگا خاڵە ریفراندۆمی چیەکە ئەو میلەتەکە بەخێوکەن چاکسازی بەکی ئەکرێت بە هەمومان بەڵام لە پێشە ئەبێ لە گەورەکانە دەست پێ بکرێت گەورەکانە بێ دەست بکە بە چاکسازی ئەگەر ناڕاست نادروست ناتەندروستێک نادروستێکیش لە خوار خۆی هەبێت ئەوە بێ ڕێژی بخات نەکخۆی لە پێشی خەڵکەکەەوە بیکات باش بۆ چاکسازی ناکرێت ئێستا بۆچی ناکرێت کەس یەکدەنگ نییە من بە دەرەجەیەک گلەیم لە میلەتە میلەت خۆی یەکدەنگ نییە بۆیە هەموو نەهامەتێمان تووشە بێت ڕاتە میلەت خۆی بەرپرسیارە من ئەڵم لە 100 خۆی بەرپرسیارە زۆریش من هیچ گلێکم لە حکومەت نییە ئەگەر بڵم گلێکم کە ئەڵم گلیم لە حکومەت نییە بڵام هەرنیمە هەمە بەڵام سەرەتا خەتای خۆمانە ئەگەر ئێمە لیان قبول نەکەین ئەگەر ئێمە دەنگیان پێنین ئەگەر ئێمە سەریان نەخێنەوان ژەوە نین ناتواننەوە بکەن کەواتە بەرپرسیاری یەکەم حکومەت نییە بەرپرسیار یەکەم میلەتە هیوادارم میلەت بەم شێوە نەمێنێتەوە چاکسازی بەکێ دەکرێت چاکسازی بە میلە دەکرێت طبعا لە سەرکردەی دڵخۆست لەناو خۆمانە چاکسازی بکەین ئەجا سەرکردەکانش چاکسازی بە بەرپرسی باشەکرێت چاگەکرێت سەرکردەی باشەکرێت هەموو شتێ باش و وینی گەورەی چۆتە سەر و میلەتەکەش نە ئیش ماوە نە کار ماوە چاکسازی چی سازی بە کەسێک دەگرێت خۆی ڕازگۆ بێ حیزبەکان هەمیان دەست لە ناو دەستکەن بۆ یەک مەبەست بۆچی بۆ کورد نەک بۆ تایبەتمەندی حیزبی چاکسازی بە میلە دەکرێت چۆن انتخابات هەیە دەنگان هەیە بیر بکەوە کاتی پێش و خەڵکی پێش ئەو حیزب و لیست و لایەنە کە دەنگی وعدی زۆر ئەمە خەڵکاوی چیانە بەردەسەر ئەگەر لە ساییشیان بردایە سەر ئەمجا خەڵک دەنگیان پێ باتەوە میلەت سزایان بە میلەت سزای ئەڵم کە دروایەکە میلەتا کرد زۆر بوو عدیانەویشیان نەکرد بە خەڵک پێت وایە لە ڕێگەی سۆنگانی دەنگانەوە چاکسازی بکرێت هەرجای دەست نوقەرە چێکرێ خۆتۆ کوێدا بۆ ناکرێت چەکداری بۆ ناکرێت بەرامبەرمان ڕاوەسی و هەمووی خەڵکی خۆت و حیزبی خۆت و میلەتی خۆت و حکومەتی خۆتە و جەماوەری خۆتە چەند پێت وایە خەتای میلەتی تایە کە چاکسازی ناکرێت میلەت دوای قساکەوێ خۆش باوەڕە زۆر خۆش باوەڕ دوای قساکەوێت فەرمو من پێت دەڵم ئەوەی ئەو وعدەی بە خەڵک درا زۆر لیان هەبوو وعدیانە بە خەڵک لە سا یەک لە سا نیو جێبەجێ کراوە چیان کردەوە کە وعدیان ناوی چیان جێبەجێ نەکرد قسەی زن چی قسەی زل کەم قسەی زل ماڵی من گەرمەکاتە لە زستانە قسەی زل و وعدی درۆ نیو ئەم پەرکارە بێ بەم شەوکارەم لێ بڕا قسەی زل برن جوار دوورۆ نەخاتە ماڵی من کەسابەتی من زیاکات من چی لە قسەی زل کەم ئەمە ئەوە چاکی بەکە با خراب نەبێ بە حساب چاکیانکە خراپیان کرد هەموو کەسە لە ڕاستی خۆیەوە ڕێزی یەکتری بگرێت تێگەشتی پشت نەکەن یەکتری چەقۆ لە یەکتری نەهێن تێگەشتی چاڵ بۆ یەکتریڵ نەکەن لە مەسلحەتی ئەم دنیاە پارە هیچ شتێک نییە ئەساس نییە هەمومان برای یەکین سبێنەکە ئەمرین ئەچینە قەبرەکەەوە لێتە پرسی چێ براتە هەمومان برای یەکین هیچ پێویست ناکە لە پێناوی شتێکی بەسیتە هەڵسیت چاڵ بۆ یەکتری هەڵکەین ئەم دنیا ئەوە نایانەیە ئەگەر پارە هیچ نەبێت
ئەم دەسەڵاتدارانە سووریش ئەزانن ئەمرن بۆچی چاکسازی ناکەن ئەمانە دەسەڵاتیان گۆزایە بۆ پوڵ و پارە من لە خۆم 3 ساڵ پێش بنگایەتیم گە 263 و 66 ئەمان ئەم برادەرانە بڵێن چوو بنە تارانە قیوانەمان هەیە بۆ دانیشتە بوونم ئەم چاکسازیەکە هەڵساون ئەم ئەگینە هەمووی هاتنەوە ئەم شارە ببوون بۆ برایەک ئێستا ڕۆژ بە ڕۆژ و سەعات بە سەعات هەست کەسی حەزەکە کورسەکەی باش بێ هیچ کاتە مانای ئێوەیە هیچیان بۆ میلەتە تێنەگۆژ من یەکی منم 12 ماڵە خانە نشینم 12 ماڵ وەرنەگرتووە 12 ماڵە لەم تربیە تاعین بووم بە حەفت هێنێ بە 18 دینار 30 ساڵ خزمەتی و تربیەم کرد ئێستا خانە نشینم بە ساڵە 3 مەعاشمانیانێ تێگەشتی ئێستا ژاڵن مەعاشێکمان هێنێ لەم 2 ڕۆژە ئەوە ڕۆنی خۆمان هەیەنەوە لە سیمەڵی خۆمانەوە وەکو هینە ئەڵێ ئەو پارەکەتان بۆڵ ناگیرێ ئێمە بۆتان کۆکەنەوە من هیچی ترم نییە خوا بۆ خاتری ئەو قورعانە لەو مزگەوتە بۆ خاتری ئەو قورعانە خوا ڕەحمان پێ بکەیت و هەموومان پشت نەکەینە یەک مەسلحەتی ئەوەی پشکەینە یەکن و مەسلحەتی خوان و بۆ پول و پاڵە ئەو چاڵ بۆ وەڵکەن و چاڵکەن هیوادارم هەر لە باش بن و اینکە چاکسازەکەی بن ئەوەیە چاکسازی ئەو دەستەواژەیە هەر کەسێکمان گوێمان لێ دەبێت بەم ناوە خۆشحاڵە بین بەم ناوە ئاسوودە دەبین بەڵام تەنها ناو شەر نییە وەک دەوترێ کردار شەرتە بۆیە گرنگە ئەگەر بمانەوێت لە هەر کۆمەڵگەیەکدا ژیانی میلەت خۆش بێت ژیانی میلەت ڕەفەهەتی تێدا بێت پێویستە لەلایەن ئەو دەسەڵاتەوە چاکسازی بکرێت چونکە دەسەڵات دەتوانێت چاکسازی بکات و لەو ڕێگەیەوە ژیانی خەڵکی خۆش بکات بۆ چوونێکی ژێ دەوترێ زۆر جار چاکسازی بە میلەت ئەکرێت بە دەسەڵات ناکرێت چونکم ئەوە میلەتە بڕیار لە چارەنووسی خۆی ئەدات ئەوە میلەتە دەسەڵاتدار دروستەکات ئەوە هەر میلەتیشە دەسەڵاتدار لا دەبات ئەوە میلەتە لە ڕێگەی دەنگدانەوە لە ڕێگەی سنووڕەکانی دەنگدانەوە کە بڕیار ئەدات تۆ باشیت یان تۆ خراپیت هەر ئەو دەنگەی توێ کە دەچێت ناو سنووڕەکەەوە و دوجار ئەو کەسە دەبێتە دەسەڵاتدار یاخود ئەو حیزبە یاخود ئەو پارتە دەبێتە دەسەڵاتدار بۆیە ئەم بۆ چوونان تا ڕادەیەک ڕاسترە کە چاکسازی بە میلەت دەکرێت بزانێت کێ دڵسۆزە کێ چاکسازە و فریو نەخوا بە هەموو وعد و بەڵێنێک کە ڕەنگە لە پێشرا پێی درابێت و نەبرێرە سەر بۆیە لەم حاڵەتەدا دەتوانرێت چاکسازی ئەنجام بدرێت و چاکسازیش دەتوانین بڵین لە هەر کۆمەڵگەیەکدا بوونی هەبێت لە هەر حکومەتێکدا بوونی هەبێت ژیانی خەڵک خۆش دەبێت ژیانی خەڵک لێوانلێو دەبێت لە خۆشگوزەرانی ژیانی خەڵک خاڵی دەبێت لە گەندەڵی و لە ناعەدالەتی و لە بەرز و نزمی نێوان چینایەتی چرکۆم لە هەر کۆمەڵگەیەکدا چاکسازی بوونی هەبوو ئەو کارە دەتوانین بڵین ئەو کۆمەڵگەیە لە ڕووی گەندەڵیەوە لە ئاستێکی زۆر نزمدایە و لە ڕووی عەدالەتەوە لە ئاستێکی زۆر بەرزدایە و لە ڕووی خۆشگوزەرانیەوە خەڵکەکەی زۆر خۆشگوزەران ژیان گوزەر دەکەن بۆیە گرنگە چاکسازی ئەنجام بدرێت بەڵام وەکیش دەوترێت چاکسازی بە چاکان و بە پاکان ئەنجام دەدرێت ئەو کەسانی کە چاکسازی ئەنجامەدەن پێویستە ڕابردوویەکی پاک و ڕابردوویەکی چاکیان هەبێت و بیر لە بەرژەوەندی تایبەتی خۆیان نەکەنەوە بەڕگ و هەمیشە بیر لە بەرژەوەندی گشتی بکەنەوە لەو حاڵەتەیە دەتوانین بڵین چاکسازی ئەنجام دەدرێت ئێمە زیاتر بەردەوام دەبین با بزانین سەبارە بە چاکسازی هاوڵاتیان چیکەمە پێ دەڵێن لەگەڵمانە بن بۆ گواستنەوەی پەیامەکان فەرموو چاکسازی بەکێ دەکرێت چاکسازی بە میلە دەکرێت طبعا لە سەرکردەی دڵخۆست لەناو خۆمانە چاکسازی بکەین ئەجا سەرکردەکانش چاکسازی بە بەرپرسی باش ئەکرێت چاکەکرێت سەرکردەی باش ئەکرێت هەموو شتێ باش وینی گەورەی چۆتە سەر و میلەتەکەش نە ئیش ماوە نەکارماوە چاکسازی چی سازی بە کەسێک دەگرێت خۆی ڕازگۆ بێ حیزبەکان هەمیان دەست لە ناو دەستکەن بۆ یەک مەبەست بۆچی بۆ کورد نەک بۆ تایبەتمەندی حیزبی دیگە ناکرێت والله مر حكومة بالا دستا طبعا حكومتك نفرشي مدني نحكي ئەی بۆ چاکسازی ناکرێت والله نحكي طبعا تشتكى حكومة نيكا تشيبيكا حکومت بۆ نایکات والله نايكا بوني ام قلاني وبوني شري داعش وبوني ام ناكري هذه المسألة أول مسألة چاکسازی بە کەسێک دەگرێت خۆی ڕازگۆ بێ
کە خۆی ڕازگۆ بە لەگەڵ میلەتەکەی ئەو بتوانێت ئیدارەی حکومڕانی ئەم وڵاتە بکە بە کەسێک ناکرێت کە بە تاگڕەوانە حکومڕانی بکات و دەسەڵاتی خۆی بسەبێنە بەسە میلەتێکە و هیچ ئازادیەک نەبێت لەم وڵاتەیە. چۆن ئومێدە بە چاکسازی هەیە لەم هەرێمەدا؟ وەڵڵاهی من هیچ ئومێدێکم پێی نییە، وەکو خودی خۆم هیچ ئومێدێکم بە چاکسازی نییە لەم وڵاتەیە. تا چەند میلەت توانای هەیە چاکسازی بکە؟ وەڵڵاهی بە میلەت ناکرێت ئێستا لەبەرەوەی تۆ شعبێکی ئێستا نفوسی ئەم میلەتە 5 ملیۆن کەسە باشە 2 ملیۆنیان نابێ حساب بکرێت بە پیر و بە مناڵ ئەڕوا 3 ملیۆنەکەی گەشی 3 ملیۆنە مێنێتەوە 2 ملیۆنیان خۆیان بە پارە خەڵکەکان ڕاگرتەوە بە ملیۆنێکی چاکسازی ناکرێت بە ملیۆنە نفوس. ئێمە زۆر جارە بیستین لە حکوومەتی هەرێمی کوردستانەوە کە ئەعلانی حربیان کردووە زدی فەساد و هەروەها چاکسازی لە حکوومەتی هەرێمی کوردستان بکەن. بێگومان ئەوەی کە ئێمە سەرنجمان هەیە وەکو ڕۆژنامەنووسان لەسەر ئەم بانگەشانی کە بۆ چاکسازی و بەرەنگاربوونەوەی فەساد دەکرێت ئەوەیە کە تۆ کە بتەوێ بەرەنگاری فەساد بیتەوە ئەبێ مەبدەی شەفافیت پێڕۆکەی مەبدەی شەفافیەتی شەوەیە کە زانیاری بدەی بە ڕۆژنامەنووسان و بە هاوڵاتیان و بە دەستگاکانی لێکۆڵینەوە و توێژینەوە ئەمە جانبێکی تریشەوەیە کە مؤسساتی ڕقابی لە هەرێمی کوردستانە بە قووتکەی تۆ لە کاتێکا پەرلەمانە پەک خستووە ئەبێ زیاتر دەرگا بۆ ڕۆژنامەنووسان و بۆ میدیاکان بکەیتەوە بەڵام ئێمە دەبینین هەم دەرگای پەرلەمان کراوەتەوە مؤسسەیەکی ڕقابی لە هەرێمی کوردستان و هەم میدیاکانیش لە هەرێمی کوردستان زانیاریان نادەیترێت کەواتە ئەم چاکسازیە بە یەک قاچەڕوە. باشە میلەت تا چەند دەستی هەیە لە چاکسازیە توانێت چاکسازی هەیە؟ لە ڕێی میلەتە توانێت بێگومان لە ڕێی فشارەکانی لە ڕێی داخوازیەکانی لە ڕێی ڕێخستنی خۆی بتوانێت فشار کاتە سەر حکوومەت بۆ ئەوەی چاکسازی بکە و خۆی ڕێک بخە بێگومان ئەتوانێت بێگومان میلەت قووەتی میلەت و قووەتی بڵێن جەماوەری گەلی کوردستان لە ماوەی ڕابردووە لە مێژوو سەرماندوێتی کە توانێتی گۆڕانکاری زۆر گەورە بکە و ئەمەش ئەگەر ئیرادەی بە قووەتتر بێ بێگومان ئەتوانێت ئەم چاکسازیە بەرێتە پێشەوە. دەسەڵات ئەگە مەقسەدی بدەیکە ئەگە مەقسەدی شنەبی ناکری بۆ نایکە خەر دایکە ئەوە لەکردنایی چاکسازی بۆ ناکات دەسەڵات لە ئێستا ئەوە خەریک نییەوە دایکە بەتەمایچی ینی هەرەوەندەش دەکری لە بڕوادای دەسەڵات ئێستا خەریکی چاکسازی بەشغوڵی چاکسازی ڕێنی ئینشاڵڵا دایکە تا چەند میلەت بەرپرسیارە لەوەی کە چاکسازی بکرێن؟ وەڵاهی هەر کەسە و بە پێ ئەوەی خۆی لە پێگەی خۆی دەتوانانی هەموو شتێک بکەیت قودرەت ئەساسە. بە چاکسازی هەیە؟ زۆر. چاکسازی بەکێ دەکرێت؟ چاکسازی بە میلە دەکرێت طبعا لە سەرکردەی دڵخۆز ناو خۆمان نابێت چاکسازی بکەین ئەجا سەرکردەکانش چاکسازی بە بەرپرسی باشەکرێت چاگەکرێت سەرکردەی باشەکرێت. هەموو شتێ باش و وینی گەورەی چۆتە سەر و میلەتەکەش نە ئیش ماوە نە کار ماوەی چاکسازی چی؟ چاکسازی بە کەسێک دەگرێت کە خۆی ڕازگۆ بێ. حیزبەکان هەمیان دەست لە ناو دەستکەن بۆ یەک مەبەست بۆچی بۆ کورد نەک بۆ تایبەتمەندی حیزبی حیزبەکان هەمیان دەست لە ناو دەستکەن بۆ یەک مەبەست بۆچی بۆ کورد نەک بۆ تایبەتمەندی حیزبی یعنی بەڕاستی ئەمڕۆ هەمیان ئیشەکانیان بۆ بەرژەوەندی حیزبیە بۆ تاک و بۆ گیرفانە قەت بەم شێوەیە ناکرێت چاکسازی. تا چەند زەرەری لێیاوین؟ تا سەری ئەسخان زەرەری لێیاوین یعنی زەرەر لەوە زیاتر چی گەنجەکان هەموو وڵات جێڵن هەموو نیشتیمان جێڵن ڕاکەن بۆ ئەوروپا ئەگەر یەکڕێزی هەبێت تەبایی هەبێ گەنجەکانیش لە وڵاتەکای خۆمانە ئەمێننەوانێ و داهێنانەکەن و شتی باش پێشکەشی میلەتەکەکەن ئیتر یعنی بەڕاستی لەوە گەورەتر زەرەر نییە لەم کاتی کە ئێستا ئەمانەیکەن لەوە گەورەتر نییە گەنج وڵات جێبێڵێ. میلەت تا چەند توانای هەیە چاکسازی بکە؟ میلەت توانای هەیە بەڵام ئایا سەرکردەکانمان گوێی بۆ گرن گوێ بۆ ڕێنمایی میلەت دەگرن گوێ بۆ پشت و پەنای میلەتن نین. حیزبەکان سەرکردەکان ئەو نەئیشیان بە میلەتە مانگێک پێش دەنگان لە دوای دەنگان ئیتر نەماوە نە دەنگی میلەت هەیە نە پشتیوانی میلەت. بەو کەسانە کرێکە لەسەر دەسەڵاتە
هەبووە نەکرێت بەڵێ ئەی بۆ نیکەن وڵی بزانە ئەگەر قەیرانی دارایی ببێت ناتوانێت کەس بیکە هەر کەس سەر حکوم ناتوانێت بیکە ئەو کەسانی کە شوونە سەر حکوم هیچیان بێنێک وا بوو باشە میلەت تا چەند توانای هەیە چاکسازی ئەنجام بدات ئەگەر بە فشارێک بێت کوێیە میلەت هەمووی ئەو خەڵکە میلەتە ئەو کەسانە کە دەسەڵاتیان هەیە هەر میلەتن لە میلەت پێگاتوو قەنەعەتای ئێستا چاکسازی بتوانرێ بکرێت و بەڵام بامەز نیکەن ناتوانم ئەوە بڵێم ئەگەر پێیان بکرێت هەل لەبەر هەڵبژاردننی خۆیان ئەیکەن بەڵام احتیمالەیە پێیان نەکرێت چاکسازی دەبێت چینی گەنج پێش بخرێت سەرەتا دەبێتەوە گەنجەکان بواری ئەو هەلیان بۆ بڕەخسێنیکەوە خۆیان شارەزایان تێدایە بوونمونە ئەوانی کە زانکۆ تاوا دەکەن دەبێت جگە لە کاری تایبەت حکوومەت کاریان بۆ بڕەخسێنێ بۆی ئەو گەنجانە داهێنام بکەن لە هەموو بوارێکدا بواری پیشەسازی بەڕاستی پێشل کراوە لە وڵاتەیە پشتگوێ خراوە نابێ دەبێ هەموو لایەنەکان بۆ ئەوەی تۆ دەوڵەت دروست بکەی ئەبێ هەموو لایەنێکت بەرز بێ لە لایەنی معنەوی و مادیەوە بۆ نمونە کشت و کاڵ پیشەسازی ئەمانە هەمووی بنەمای سەرەکی دەوڵەتن دەوڵەت و چاکسازی بە هەمومان دەکرێت نابێ بە تاکلایەنێک و لایەنێک ئێمە دەبێ هەمومان پێکەوە چاکساز بین بۆ کوردستان تاکو کوردستانێکمان نەبێ هەرچەند ئێستا شکر بۆخوا کوردستانێکی باشمانێ و باشتری بکەین دەبێ هەمیشە هەڵدەین بۆ باشتر چونکە ئێمە لە وڵاتێکدا دەژین پڕی نەعمەتە بەڕاستی پڕی نەعمەتە دەبێ خێر لەو نەعمەتە ببینە گەلەکەمان و دواتر خێر بە دەوروبەرمانش بگەێنی چاکسازی بە کێ یەکرێت بە میلەت چۆن میلەت دەتوانێت دەسەڵات بگۆڕێ خۆی بە دەسەڵات دەکرێت بەڵام میلەتی دەتوانێت دەسەڵاتەکە بگۆڕێ حکومەتەکە بگۆڕێ میلەت ئێمە ئێستا ئەتوانێت دەسەڵات بگۆڕێ ئەتوانێت بەس خەوتوین ئاگامان لە هیچ نییە بە هۆڵی خۆیان ئەمانێنمان بن چۆن خەبەرمان بێتەوە وەڵام ئەگەر خوا نازانم شێ خەبەرمان کاتەوە هەمووی بە خەبەرە بەڵام خۆمان جێل کردو خۆمان گێش کردووە باشە لە هەر وڵاتێک ئەگەر حکومەت نیەتی چاکسازی نەبوو پێویستە میلەت چاکسازی بکە بەڵێ میلەت دەتوانێت بیگۆڕێ نەک بە زەبر بەس بە دەنگان هەتوای بە دەنگان بیگۆڕی نەک بە شەڕەبەر من بچم مزاهرەکەم نەمامەکەم بشکێنم حای خۆڵەکەم بشکێنم زەرە لە خۆمێ خۆ زەرە لە حکومەت نایم دارەکە بشکێنم زەرە لە خۆمێم شوشەی بینا باڵەخانەی گەشتکە زەرە لە خۆمێم کێشەی دەبێت چێتیا چێر منی فەقیرم کوڕی مەسوولێکت بینی کوڕی دەسەڵاتدارێکت بینی فیشەکێکی بەرکەوێ بەردێکی بەرکەوێ هەر خۆمان زیان بەخشەبین لەوە بەزە توانی بە دەنگان بە هەڵبژاردن ژینا میلەت نەبێت کەس دەسەڵات ناگۆڕێت چاکسازی بە کێ دەکرێت چاکسازی بە میلەت دەکرێت طبعا لە سەرکردەی دڵخۆش لەناو خۆمان نابێت چاکسازی بکەین ئەجا سەرکردەکانش چاکسازی بە بەرپرسی باشەکرێت چاگەکرێت سەرکردەی باشەکرێت هەموو شتێ باز و وینی گەورەی چۆتە سەر و میلەتەکەش نە ئیش ماوە نە کار ماوە چاکسازی چی سازی بە کەسێک دەگرێت کە خۆی ڕازگۆ بێ حیزبەکان هەمیان دەست لە ناو دەستکەن بۆ یەک مەبەست بۆچی بۆ کورد نەک بۆ تایبەتمەندی حیزبی چاکسازی بە کێ یەکرێت وڵات چاکسازی بە حکومەت دەکرێت بەڵێ ئەی بۆ نیکە وەڵڵاهی بڵێم چی بۆچی نیکە سوال لە خۆیان بکەن باشە تۆ هاوڵاتیەکیت بۆچی حکومەت چاکسازی ناکات چاکسازی خۆیان نەبێت چاکسازیکەن خۆیان نەبێت چیان لە وەزەی خەڵکەکە بێ و چاکسازی بکەن ئەی باشە میلەت هاچەند ناتوانێت چاکسازی بکات بڵێ میلەت بڵێ هاچەند توانای هەیە چاکسازی بکات میلەت وەڵا میلەت دەبێت لەگەڵ حکومەتا بێ ئەو هینی حکومەت بەرنامەکانی حکومەت تەطبیق بکە حکومەت چی ویزەوە بکە لەبەرەوە میلەت ئاواتوان چاکسازی بکە گریمانە حکومەتە باش نەبوو هەرە بێ میلەت شوێنی کەوێ وەڵڵاهی قسە بۆ بکەم ئەویان نازانم چۆن جواب بەمەوە بۆنە مەسەڵام حکومەتی خۆمان نیەتی لە چاکسازیکا بە نەمونە ئەبێ من و تۆ هەر شوێنی کەوین و هەر بەڵێم بەڵێ تۆ ڕاستی و بەڵێ تۆ سەکانە فەرمایشتەکانە تاوە وەڵڵاهی تر ئەوە هەر کەس دەست خۆیەکەوێ هەر کەس بەدەست خۆیەکەوێ چاکسازی بە کێ یەکرێت لە ڕێ حکومەتەوە کرێت چاکسازی بەوان ناکرێت کە دەسەڵاتدارن
هیوادارم ئەم حکوومەتەمان بۆ چاکەن ئەم فەقیر و ژارانە نەیاڵم. حکومت بۆ چاکسازی ناکە لە ئێستادا لە ئێستادا چونکە هیچ پرۆژەیشی نییە بێخاتەگەر بۆ ئێمە، هیچ هەوڵێکی بۆ فەقیر نەیەوە، بۆ هەژاران نەیەوە، بۆ بێکاری نەیەوە تا بیخاتەگەر بۆ ئێمە. ئەی میلەت تا چەند توانە هەیە چاکسازی بکە؟ میلەت جارە لە ئێستادا زەحمە دەبیکە بۆ چونکە هیچ بەرنامە و پرۆگرامیش نییە بیکا بۆ ئێمە هەتاکو بتوانین چاکسازیمان بۆ بکە. چ تاوا کردووە؟ من بەشی ئەدەبیم تەواو کردووە، بەڵام لە ماڵەوە دانیشتوم بەهۆی نەبوونی باری مادیۆ نەمتوانی پەرە بە خوێندنەکەم بم. ئەگەر داهاوکاری تۆ بکرێت خوێندنەکە تەواوکەی پێ دوانێ ئەمەش بەشەکە لە چاکسازی بەم جۆرە ئاکرێت؟ بەڵێ ئەویش قوتابی مافی خۆی هەیە بڕەموچێکی بۆ دابین بکرێ بۆ ئەوەی زەوقی خوێندنی هەبێ بۆی زانکۆی تەواو بکە و داهێنان بکە لە دوای زانکۆ بە قوتابی زانکۆی تەواو کرد و چی پێیە داهێنانی بۆ بکەن یارمەتی بەرن ئەتیر هەیە بەشی پیشەی تەواو کردو زۆر لە من باشتریش هەیە. تۆ دوای چەند ساڵ خوێندن ئێستا ڕاوەستاوی لە خوێندن بەهۆی نەبوونی داراییەوە ئەگەر هاتوو جەنابێت توانەکان خراە گەڕ چوویدە زانکۆ تەواو کرد ئەو بەشێکە بۆ نەحەزەق لێتی هاوکاری کرا لە ڕووی مادیەوە سبەینێک کە خوێندن تەواو کرد نابیتە مادەیەکی باش بۆ خاک و بۆ وڵات و بۆ نیشتیمانەکەت و خزمەتکەی بێگومان هەر تاکێک لەم وڵاتە خوێندن تەواو بکات دەبێتە کەسێکی تێگەیشت و لەو بوارەدا کە حەزی لێ بەڵام ئێمە سیستەمی زانکۆ وەرگرتن ئیمساڵ قوتابیان زۆر گلیان لێیە بەڕاستی لە دوو لاوە ئەبێت تەقدیم کە لایەکی زانکۆ لایە لایەکش ڕاستە و خۆیە ئەڵێ ئەگەر لە ڕاستە خۆکە واستە هەبێ باش ئەوە وەردەگیرێ هەندێکشی وایە ینی معقولە قوتابیە 65 ناوە ئەمەلی وەرگرتنی نییە لە خوێندنێکی کە بەدڵی خۆی بێت دوای ئەوە من ئەگەر حکوومەت یارمەتیم بە 12 ساڵی خوێندنم هەروە بە فیرۆ ناڕوە من 12 ساڵ خوێندوم ئێستا بە فیرۆ چووە هەرچەندە ئەو 12 ساڵی خوێندنم لە دوای زانکۆ قوتابیانی زانکۆ پیوسیان بە پارێ زیاترێ بۆی بەرداوامن لە خوێندن هەیە ڕاگرتنی تۆ لە خوێندن بە نمونە ئەمە ڕێگری ناکە لە چاکسازی بەڵێ بێگومان ڕێگریەکە هەر تاکێک بۆستێک لەو داهێنانی کە پێیەتی زەرێکی بێ بۆ کۆمەلگە و بۆ دەوروبەری بۆ وڵاتەکەشی ڕابۆچوونەکانی هەوڵەتیان بەو جۆرەیە چاکسازی دەکرێت بە چەند لایەنێ بکرێت لایەنێکیان میلەت خۆیەتی دەتوانێت چاکسازی بکات لە ڕێگەی سنووقەکانی دەنگدانەوە سزای ئەو کەسانە بات ئەو لایەنانە بات کە لە ڕابردوودا بەڵێنە بە خەڵکدا و بەڵێنەکانی خۆیان جێبەجێ نەکردووە واتە سزای ئەو دەسەڵاتدارانە و ئەو حیزبانە بدات کە درویان لەگەڵ میلەت تا کردووە ئەمە لەلایەک چاکسازی دەکرێت هەندێکی دیگە پێیان وایە چاکسازی بە خەڵکی دڵسۆز دەکرێت ئەو کەسانەی کە دڵسۆزن ئەو کەسانەی کە بە ئەمەکەن ئەو کەسانەی کە بەرژەوەندی گشتیان دەوێت دەتوانن ئەم جۆرە کەسانە ومێد پێیان هەبێت و چاکسازی ئەنجام بدەن و ئەم جۆرە کەسانە توانای ئەویان هەیە کە عەدالەت بەرجەسە بکەن بۆ چونێکی دیگەیە دەڵێ لەناو خودی دەسەڵاتدا دەکرێت ئەگەر دەسەڵاتدارەکان باش بوون ئەگەر دەسەڵات توانی مافی یەکسانی بۆ هاوڵاتیان دەستەبەر بکات ئەوە دەتوانرێت ژیانێکی پڕ لە خۆشی و کامرانی بۆ هاوڵاتیان بەرجەسە بکرێت و چاکسازی ئەنجام بدرێت و ئێمە هیوادارین چاکسازی ئەنجام بدرێت بەردەوەی میلەت خۆی بڕیاری چاکسازی بدات هیوادارین لە ڕێگەی بەرنمەیەکی تۆکمەوە لە ڕێگەی پرۆژەی جوانەوە چاکسازی بۆ ئەنجام بدرێت و میلەت ئاشکرێتەوە جارێکی تر لەگەڵ دەسەڵاتدا و ئومێد بۆ هاوڵاتیان بگەڕێتەوە چونکە زۆر کەس بەبێ ئومێدیەوە دەڕوان و دەڵێن چاکسازی ناکرێت کەس توانانیە لە هەرێمی کوردستانە چاکسازی بکات ئەمە ڕاوەچوونەکانی هاوڵاتیان و تا پەیامێکی دیکە هەموو لایەکتان بەخوای گەورە سپێرین خوای گەورە پشت و پەنای هەموو لایەکمان